ئێمە هەر لە سەرەتای ئەم پەتایەوە کە ڕووی کردوتە ناوچەکە و ڕێکخراوی سەروەری هەڵەبجە هاوکارێکی باشی کەرتی تەندروستی بوون پرۆژەیەکمان ڕاگەاندوو بە ناوی پرۆژەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنادا هاوکارتانین ئەم ڕۆژ خۆشبەختانە توانیمان وەکو وەفایەک بۆ کارمەندانی نەخۆشخانەی وەفا هەر لەو چوارچەوەی پرۆژەیەدا لە ڕێگەی بەڕێز کاک حاجی جەمالەوە هاوکاری بەسەر سەرجەم کارمەندانی هاوکاری مادی سەرجەم کارمەندانی ناو نەخۆشخانەکەدا دابەش بکەین و لە ڕۆژانی ئایندەدا هەر لە چوارچەوەی پرۆژەکەدا وەکو پرۆژەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا وەکو ڕێکخراوی سەروەری هەڵەبجە هەرچیمان پێ بکرێت درێخی ناکەین چونکە بەڕاستی لە ئێستادا هەمومان ئەزانین کارمەندانی تەندروستی ئەوانی بە تایبەتی لە بەشی کۆرۆنادا کار دەکەن سەربازێکی زۆر جەرگ سەختن چونکە نە موچەیەکیان هەیە نە بودجەیەکیان هەیە نە دەرماڵەیەکیان هەیە بۆیە ئەبێ هەمومان هاوکاریان بین ئێمە لێرەوە دووبارەیەکەینەوە هەر خێرخوازێک هەر کەسێک توانای هەیە هاوکاری پرۆژەکەمان بێ بە تایبەتی سنووری پارێزگای هەڵەبجە کە سنوورێکی داخراوە و ڕێکخراونەوە دەڵێتەکان کەمتر ڕووی تێدەکەن ئێمە دووبارەی دەکەینەوە ڕێکخراوی سەروەری هەڵەبجە هەچیمان پێ بکرێت درێخی ناکەین و درێخیشمان نەکرد چونکە لە سەرەتای پەتاکە و لە کەرنتینەکانە بەڕێزیشتان وەکو ڕاگەاندن لەگەڵمان نابوون